سڵاوتان لێبێ خۆشەویستان و ئازان لە بەرنمێکی دیکەی تایبەتی دیداری تایبەت کە تایبەتمان کردووە بە مژارێکی گەرمی نێو میدیا کە ئەویش بەجێشتنی ئەمریکا لە ئەفغانستان کە دنیا تووشی شۆک بوو لە پڕێکە ینی کە پرسیار بوو ئەوە چی بوو ئەمریکا لە پڕێکە ئەفغانی بەجێژوە لە هەمان کاتە وا بڕیارێ هێزە سەربازەکانی ئەمریکا عراق بەجێ بێڵن لەگەڵ مامۆستا میران حسێن وکو مامۆسای زانکۆ یاخود پسپۆر لە پەیوەندی نێودەوڵەتەکان قسە و باسی دیداری تایبەتی ئەمجارەمان لەو تۆرە دەسوڕێتەوە دەچمە لای ئوستاز میران حسێن مامۆستا بەخێراتی سپاس بۆ بەڕێستە بەخێراتی پرسیاری گرنگ و مژاری ئەم دیدارە تایبەتەمان لەگەڵ بەڕێستانە گرنگی هێزی بوونی هێزی ئەمریکا هێزی سەربازی ئەمریکا لە عراقدا چەنە گرنگە لە عراقدا و بە تایبەتی لە هەرێمی کوردستان قسە و باسی ینی پرسیاری من ئەمەیە و بە تایبەتی تر ئەو سەردانە هەرە چڕانەی وەفدی ئەوەی کە پێڵەن دراوسەکانی عراق و ڕۆژئاوا بۆ عراق و بۆ بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان ئوستاز چۆن ئەم باسانە هەڵەسەنگێنێت؟ زۆر سپاس سەرەتا بوونی هێزی ئەمریکا لە عێراقدا یان لە هەر ناوچێکە لە جیهاندا گرنگی زۆر گەورەی خۆی هەیە، گرنگی تایبەتی هەیە، گرنگێکی لەوەدایە کە زامنکردنی پاراستنی سەقامگیری و لەو ناوچەیە. ئەمەی من بە وەکو خۆم وەکو پێم وایە هێزی ئەمریکا بڕیار وایە کە لە کۆتایی ئەمساڵدا بەپی ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی عێراقی لەگەڵ ئەمریکا ئەنجام دراوە هێزەکانی بکشێتەوە، بەڵام هێزە شەڕکەرەکانی بکشێتەوە نەک سەرجەم هێزەکانی. و بەڕای من ئەوە ڕای شخصی خۆمە، من پێم وانییە ئەمریکا 100% پابەندی ئەو ڕێکەوتنە دەبێت. پێم وایە ئەو هێزانە دەکشێنەوە لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق، بەڵام هێزە شەڕکەرەکانشی لە هەرێمی کوردستان دەمێنێتەوە. لەبەر چەندین هۆکار، یەکێک لەو هۆکارانی کە تایبەتمەندێتی عێراق و تایبەتمەندێتی هەرێمی کوردستان کە وەهای لێ دەکات کە ناوچەیەک بێت نابێت لە هەڵەیەکی استراتیژی زۆر گەورەیە و پێم وانی ئەمریکا و هەڵە استراتیژیە زۆر گەورەیە بکات کە عێراق بە تەواوەتی چۆڵ بکات و هەرێمی کوردستان بە تایبەتی چۆڵ بکات. قسە و باس ینی ئەمە گەر بڕێنەوە دەستپێک بگەڕێنەوە لەوەی کە ئەمریکا بۆچی لە پڕێکە بەوشی ئەفغانی بەجێشت، استراتیژێکی زۆر گرنگتر کە باز لە هێڵی ئاوریشمی ینی گرنگی ئەو وێنە ئەکرێت کە تا ڕادێ قسە و باس لەم دوایانی لەوە کرا کە ئەمریکا درەنگ ینی ئەفغانی بەجێش دەبواە زووتر بەجێ بێشتایە. یەک جیازی زۆر گەورە هەیە لە دیوان ئەفغانستان و عێراقا. عێراق ئەوەی لە عێراق ڕوئەدا زۆر جیاوازە لە ئەفغانستان. ئەوەی لە عێراق ڕوئەدات حکوومەتێکی عێراقی هەیە کە پێشتر هێزی چەکداری هێزی ئەمریکی تایدا بووە و ئەو هێزە و ئەو حکوومەتێکی سەقامگیرە، بەڵام ئەوەی لەگەڵ ئەفغانستان ڕوودا جیاوازە. ئەوە دەکرا ئەگەر لەگەڵ حکوومەتی ئەفغانی پێشووترە ڕێکەوتنیە بکرایە، ئەوە دەکرا هێزی ئەمریکی بکشێتەوە و ڕادستی بارودۆخەکە ڕادستی حکوومەتی ئەفغانی پێشووتر بکات و هەندێک هێز بێڵێتەوە لە ناو ئێنا. بەڵام تالیبان دوو لایەنی دژ بە یەک بوون، دوو لایەنی پێشووتر نزیکەی 20 ساڵ لە ئەزمموی شەڕکردنی بەرامبەر بە یەکتریان بوو بە پێی ئیتیفاقی دەوحە کە ئەنجام درا پێ چەند ساڵێک ئەمریکا بەپی ئەو ئیتیفاقیە بڕیاریدا کە ئەفغانستان چۆڵ بکات، بەڵام ئیتیفاقی لەگەڵ هەرێمی لەگەڵ عێراقدا چۆڵکردن نییە، بەڵکو کەمکردنەوەی هێزە و کشانەوەی هێزە شەڕکەرەکانێتی. واتە ئەو وابەستەی کە لە نێوان حکوومەتی عێراقی لەگەڵ ئەمریکایە لە بواری سەربازی هەر دەمێنێتەوە. ئەمە وەکو ئەوەی ئەفغانستان اتفاق کراو کە چۆڵ بکرێت، کۆتایی بەم پرسە بهێنرێت، بەڵام ئەوەی ئەمریکا ئەیکا لە هەرێمی کوردستان و لە عێراقدا
تەنها هێزە شەڕکەرەکانی هێڵێت ئەکشێنێتەوە و هێزێکی کەمی و ڕاوێژکاری دەهێڵێتەوە و من بە پێچەوانی ئەوەش من پێم وایە هێزە شەڕکەرەکانشی لە هەرێمی کوردستان دەهێڵێتەوە هەر بمانایە ینی ئەکرێ لە ئەسنای قسەکانی بەڕێستان ینی ئەم پرسیارم بۆ هات دقیق ناکرێ بڵێن ئەمریکا هێزی سەدی لە ئەفغان ینی بەجێشتۆ هەراوە هیچ هێزی بەس لێ بەرژەوەندی ماوە بەرژەوەندی ئابووری ئەو ماوە کە ئەفغان دەوڵەمەندە بە مادەیەکی هیچ نوێنەرایەتی دیبلۆماسی ماوە نە نوێنەرایەتی ئابووری ماوە هیچ بەتەواتی ئەمریکا کشایەوە لە ئەفغانستان و ئەمە دوو لایانی دژ بە یەک ڕێکەوتنیان کردووە لایانی دووهەم قایل بووە کە وڵاتەکە بە تەواتی چۆڵ بکە بەڵام بارودۆخەکە لە عێراقدا دوو وڵاتن هاوپەیمانێتیان هەیە ڕێکەوتن کراوە ڕێکەوتن هەیە کە هێزە شەڕکەرەکانی بکشێتەوە لەبەروی کە پێویست بە مانەوەیان ناکە و لایەنی یەکەم کە عێراقا بە داواکاری فەرمی داوای لە حکومەتی ئەمریکا کردووە هێزی شەڕکەر بنێرێتەوە بۆ عێراق لە دوای لە کاتی شەڕی داعشا یعنی دوو نمونەی زۆر جیاوازە و دوو حاڵەتی زۆر جیاوازە دەکرا ئەو حاڵەتی حکومەتی عێراقیە ئەگەر حکومەتی پێشووی ئەفغانستان پێش ڕوخانی کابڵ ئەگەر ئتیفاقیەک بکرایە لەگەڵ حکومەتی ئەفغانی پێشوو لەگەڵ حکومەتی ئەمریکی بۆ کشانەوەی هێزەکانیان دەکرا بەراوردی بکەین بەڵام ئەم دوو حاڵەتە زۆر جیاوازن لە ڕووی ئەتەوێت لە ڕووی استراتیژی ئەنی ئەوەی کە پێڵەن ئەمریکا دوورمەوداوی جیۆپۆلیتیکی هەڵکەوتەی ناوچەکە مەبەستم لە ڕووی لایەنەکانیشەوە لە ڕووی لایەنەکانی کە ڕێکەوتنەکەیان ئەنجام داوە جیاوازە هەر لە ڕووی لایەنەکانەوە جیاوازە نەک لە ڕووی ئەگەر بڵێ باسی استراتیژ بکەیت بێتە سەر مەوزوعی استراتیژ ئەوە جیاوازەیەکی دیکەت بۆ دروست دەبێت ئەمریکا لە عێراقدا کۆمەڵێک بابەتی هەیە و کۆمەڵی دۆسەی هەیە کۆمەڵی بەرژەوەندی استراتیژی هەیە یەکێک لەوانە ئەگەر لە عێراق بەتەواتی بکشێتەوە بێت لە ڕۆژاوای کوردستانش بکشێتەوە چونکە تاکە دەواازە بۆ گەیشتن بە ڕۆژاوای کوردستانە و هێزەکانی لە ڕۆژاوای کوردستانە لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە هێزڕەواناکەت و ڕێزەکشێنێتەوە یعنی دەبێت ئەگەر لە عێراق بەتەواتی بکشێتەوە ئەبێت لە هەندێک شوێنی دیکەش ئابێ بکشێتەوە بۆیە هەمووی بەیەکەوە پەیوەستە و کشانەوەی تەواتی هێزی ئەمریکا کەواتە عێراقی بە تەواتی بەجێ هێڵێ بۆ هەندێک وڵاتی دیکە بە تەواتی کۆنتڕۆڵیکەن بەڵام لە مەلەفی ئەفغانیە لە مەلەفی ئەفغانی جیاوازە مەلەفی ئەفغانی هەندێک حساباتی دیکە هەیە کە ئەمریکا هەوڵی خۆڕێخستنەوە دەدات ئەو تووشی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە تووشی هەندێک کێشە و تێچوویەکی زۆر و ئەو تێچووە زۆرەی کە ئەمریکا ئەنجامیدا ئەو هەوڵ زۆرەی کە لە ماوەی لە 2001ەوە تا ئێستا ئەنجامی داوە هیچ سوودێکی نەبوو نەیتوانیوە هێزێکی فۆرمەڵەیەکی بتوانێت هێزێکی سەربازی ڕێکخراو دروستکە نەیتوانیوە بتوانێت گۆڕانکاری لە ڕتمی ژیانی ئەفغانیەکانە تا حەدێکی زۆر گەورە دروستکە و بایدن زۆر بەڕاشکاوە نەوتی ئێمە لەوێ نین دەوڵەت بنیاد بنینەوە گەل بنیاد بنینەوە ئەمەی کە ئێمە کردومانە لە ماوەی لە 2001ەوە تا ئێستا گەلمان بنیاد ناوەتەوە حکوومەتێکمان لە سەفرەوە دروست کردوێتەوە ئێمە لەوێ ئەرکی ئێمە نییە گەلیان بۆ دووبارە بنیاد بنینەوە مەبەست لە چی بوو مامۆستالەوەی کەوت و هێزەکانی هێزە سەربازەکانی ئەمریکا لە باشوور و ناوەڕاست عێراق بەجێ دێڵن ینی بە جیاوازی ئەوەی کە لە هەرێمی کوردستان یاخود باکووری عێراق ئەویش هۆکارەکەی ئەوەیە لە هەرێمی کوردستان تا
ئاستێک پێویستێکی زۆر هەیە کە هێزی شەڕکەری ئەمریکا لە هەرێمی کوردستان بمێنێتەوە بە تایبەتی ناوچەی هەرێمی کوردستان لە ڕووی استراتیژیۆ لە ڕێی جیۆپۆلیتیکیەوە گرنگیەکی تایبەتی هەیە وەکو ئەوەی کە پێش بە جەنابتم وتم ئەگەر لە هەرمی کوردستان و لە عێراق بە تەواتی بکشێتەوە ئەفغانستان ئەبێ لە ڕۆژاوای کوردستانیش بکشێتەوە کەواتە بۆشایەکی زۆر گەورە دروستەکە و ناوچەی هەرێمی کوردستان گرنگیەکی زۆر گەورەی هەیە بۆ ئەمریکا جگە لەوەش دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان دژ بەمانەوەی هێزی ئەمریکان نین بەڵکو پێشوازیەکەن لەمانەوەی هێزی ئەمریکا بە پێچەوانی لایەنەکانی باشووری عێراق بە تایبەتی لایەنە شیعیەکان کە هەمیشە داوای کشانەوەی هێزی ئەمریکاکەن بۆیە مانەوەی هێزی ئەمریکا لە هەرێمی کوردستان کارێک نییە بێزراو بێ لەلایەن هەرێمی کوردستانە بەڵکو هەرێمی کوردستان خۆی پێشوازی لەمانەوەی هێزی ئەمریکا ئەکات. یا بەممان نایە تاکە سەربازێکی ئەمریکا لە هەرێمی کوردستان ینی تووشی تیرۆر یاخود کوشتن نەبووەتەوە ئەمەش لەلایەنی هەر لەلایەنە فەرمیەکە و کە داوای کشانەوە هەرێمی کوردستان تا ئێستا داوای لە ئەمریکا نەکردووە لە هیچ قۆناغەکە لە قۆناغەکان داوای لە ئەمریکا نەکردووە هێز بکشێنێتەوە ئەوەشی کە لە ناوڕاست و باشووری عێراقیشا ئەگوزەرێ تەنانەت ئەوێش لەوێش بە تەواوەتی 100% هێزی ئەمریکا چۆڵی ناکات بەڵکو هێزە شەڕکەرەکانی دەکشێنێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان من گومانم هەیە وەکو شەخصەمە بۆ چوونی خۆمە من پێم وایە لە هەرێمی کوردستانیشە هێزە شەڕکەرەکانیش ناکشێتەوە چونکە ئەمە مەطلەبی هەرێمی کوردستانیە و هەرێمی کوردستان داوای نەکردووە و جگە لەوەش لانی ئەمریکی پێی خۆشە لە بەرژەوەندی لەوەدایە کە لە هەرێمی کوردستان بمێنێتەوە بە هەڵسەنگان عەقلانیەکە ینی ئەکرێ بڵین ئەمریکا هەراوە لە سەرسینێکی زەڕین عێراق پێشکەشی ئێرانەکە بە تایبەتی بوون و وجودێکی هەرە بەقەوەتی ئێران کە لە ساحەی عێراقا وجودی هەیە و هێزی سەربازی و هێزی مرۆیی هەیە هەرگیز ئەمریکا هەڵی وا ناکات هەرگیز ئەو عێراق ئەفغانستان نییە عێراق دوو هەم خاوەنیەدەگی نەوتە لە هەموو جیهانە عێراق شوێنێکی هەڵکەوتی استراتیژی زۆر گەورەی هەیە عێراق وڵاتێکە وەکو پردێک وایە لە نێوان ئێران و لە نێوان کەوتنی عێراق بە تەواوەتی واتە نزیکبوونەوەی خەتەر لە وڵات هەندێک وڵات هەیە کە هاوپەیمانی ئەمریکا بۆ نمونە ئیسرائیل ڕوخانی عێراق بە تەواوەتی واتە ئەوەی کە ساحە بەس نەکتە تەنها بۆ ئێران چۆڵ بکرێت بۆ تورکیاش چۆڵ بکرێت بۆ وڵاتانی دیکەش کە چۆڵ بکرێت بیکەم بە ئەگەر بەرزایەکانی عێراق بەرزایەکانی بۆ نمونە شەنگال تەسلیمی هێزێکی وەکو ئێران و گروپەکانی بکرێت ینی ڕاستە خۆ ئیسرائیل ناکەوێتە ژێرمەترسی ئەو مشەکە دیراوێژانەوە ئەوەی جەنابەت باسێکی ڕاستە جگە لەوەش هێزی کەوتنی عێراق بە تەواوەتی عێراق ئەبێ بە گۆڕەپانێکی ڕاستەوخۆ لە نێوان سێ وڵاتی زلهێز لە ناوچەکەیە کە سعودیە ئێرانە تورکیایە ئەو کاتە عێراق تەنها ئەبێ بە گۆڕەپانێک بۆ یەکلاکردنەوەیش ئەم شەڕە بۆیە هەرگیز ئەمریکا ڕێگە بەوە نادات و ئەمریکا تەنانەت کشانەوەی لە ئەفغانستانیش هەندێک کەس هەیە گریمانی دیکەیان هەیە پیان وایە ئەمە جۆرێکە لە تاکتیکێکی ئەمریکی بۆ ئەوەی کە هەندێک زیان و زەرری کوشندە لە هەندێک بابەت بدات بۆ نمونە ئەگەریکی زۆر بەهێزەکە پەیوەندیەکان کێشێکی زۆر گەورە قوڵ دروست بێت لە نێوان ئێران و لە نێوان تالیباندا ئەگەری ئەوە هەیە کێشێکی زۆر گەورە بۆ دروست بێ بۆ رووسیا بۆ وڵاتانی کە بۆ نمونە ئۆزبەکستان و تازەکستان و کازاخستانە کە هاوسنورن لەگەڵ هاوسنورن لەگەڵ
ئەفغانستانە بۆ نمونە لەواتێک کێشە ئەگەری ئەوە هەیە کێشە بۆ خودی سین دروست بێت کە لەلایەکەوە هێزی قاعدە دووبارە بێتەوە ئەفغانستان کە جۆرێک لە هاوپەیمانەتی هەیە لە نێوان تالیبان و قاعدەیە ئەمە بزوتنەوە جوداخوازیە ئیگۆرەکانی تورکستانی خۆرهەڵات زیینو بکاتەوە جگەلەوە ئەگەرێکی کراوە هەیە کە ئەمە زیان بە پرۆژەیەکی ئابووری زەبەلاحی چین بدات کە پرۆژەی هێڵی پشتێنی کە ئەوەی کە پێڵەن هێڵی ئاوریشمی نوێیە کە چین بەتەما جێبەجێکە بوونی تالیبان لە ئەفغانستان ئەگەری ئەوە هەیە کە مەترسی لەسەر ئەو پرۆژەیە دروستکە مامۆستا میران ئەو هێڵی ئاوریشمی نوێی سین ینی من حەزەکەم لەوەی کە ڕۆنیکەیتەوە بۆ بینەران کە بزانین ئەو بابەتە ینی زۆر باز نەکراوە چییە؟ ئەمە پرۆژەیەکە چین بەتەمایە دوو هێڵێکی ئاوی و هێڵێکی زەمینی دروستکات و بە خۆی بەناو ئەفغانستانە تێپەڕ نابێت بەڵام نزیکی ئەفغانستان دەبێتەوە بە پاکستان و بە ئێران و بە عێراق و بە وڵاتانی کەمە بە تێچوونی ملیار دلار بە تریلیۆنەها دلار بەڵێ مەبەستی ئەوەیە دوو هێڵ دروستکات هێڵێکی ئاوی و هێڵێکی زەمینی ئابووری ئەوروپا بەچینەوە ببەسێتەوە کاڵاکان و شمەکەکانی لە نیوان چین و لەگەڵ ئەوروپا بەکەمترین تێچوو بەکەمترین ماوە بگەێنێتە ئەوروپا و بەکەمترین ماوە کاڵای ئەوروپاش بێنێتەوە بۆ چین ئەم دوو هێڵە و چەندین ناوەندی ئابووری دروستکار لەسەر هێڵی ئەو دوو هێڵە هێڵی ئابووریەکە و هێڵی زەمینیەکەی ئەم هێڵانە وەکو سنتەری لۆجستی بێت بۆ چین ئەم پرۆژەیە مایەی نیگەرانی و دڵەڕاوچێ بۆ ئەمریکەکان چونکە بە سەرکەوتنی ئەم پرۆژەیە ئەبێتە هۆی ئەوەی کە نزیکی سێ کێشوەر بکێتە ژێر دەستی چینەوە لە ڕووی ئابووریەوە ئەوەی کە پرۆژەکەی کە چین بنیادی ناوە چەندین بەندەری کڕیوەتەوە چەندین شوێنی شاری دروست کردووە بەس ینی پلانەکەی زۆر لەوە گەورەترە کە بڵێ پرۆژەیەکی ئاساییە یان پرۆژەیەکی سانایە واتێ پەڕ بێت کە بڵێ پرۆژەیەکە ئابووریە ئەو ناوچانە کۆنتترۆل دەکات ئابووری ئەو وڵاتانە بەسێتەوە بە چینەوە کەواتە کە ئەم پرۆژەیەک ئەگەر جێبەجێ بێ ئەوەی نیگەرانی بۆ ئەمریکیەکانە ئەوەندە دەرفەتێکی یعنی پرۆژەکە سەرنجڕاکێشە تەنانەت هاوپەیمانەکانی ئەمریکا هەوڵی ئەوادن خۆیان بخەنە سەر ئەو هێڵەوە یعنی چونکە ئەو سوودە ئابووریانی کە ئەو وڵاتانی کە ئەو دوو هێڵە مەبەستم هێڵی زەمینی و ئاویەکە ئەوەندە گەورەیە وەها دەکات کە هەندێک هاوپەیمانەکانی ئەمریکاش خوازیار بن کە بچنە سەر ئەو هێڵەوە بۆ نمونە وڵاتانی کەندا بۆ نمونە مەسر بۆ نمونە عێراق بۆ نمونە پاکستان ئەم وڵاتانە هەمووی خەونیان و هیوایان هەڵچنیوە لەسەر ئەو جێبەجێکردنی ئەو قسە باز لەسەرەوە کرێکە لەو هێڵە ئاوریشمی کە سین لە استراتیژێتی ینی هێزە ئەفغانەکان بکاتە لەمپەڕ و ئارەشە بۆ جێبەجێ نەکردن ئەگەری ئەوە هەیە خۆتەزانی ئەمە پرۆژێکی ئابووریە و ئابووری لای پێویستی بە سەقامگیری هەیە و نەمانی سەقامگیری بەهۆی هەر بابەتێک و ئاریشەیەک لە ناوچەی ئەفغانستانە ئەبێتە هۆی ئەوەی کە بەلانی کەمە لەمپڕێکیان تەگەرێ دروستکە لە بەردەم جێبەجێکردنی و پرۆژەیە هەرێمی کوردستان لە ڕووی نەخشە جێبەجێکردنی ئەو نەخشەیەوە ئەکەوێتی کوێی ئەو ئەکەوێتە خۆی بە عێراق تێپەڕ دەبێت
و بەشێکشی بە عێراق و بە هەرێمی کوردستان شات تێپەڕ دەبێت و دەچێتە سووریا و لە سووریاەوە دەچێتە سەر دەریای ناوڕاست. لەم قسە و باسانە مامۆستا میران لەوەی کە ینی کە ئەم باسە هاتە پێشەوە ئەوە هیچ کە ئەمە بینیمانەوە هەرێمی کوردستان لە ساحاکە وەکو دەوڵەتێک ینی تعاملی لەگەڵا کراوە بە تایبەتی کە چۆن سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز نیشتیران بارزانی کە چوە ئێران وەکو دەوڵەتێک بە ئەلەم و پەرچەمی ینی کوردستانە و پێشوازی لێکرا دوایەوە سەردانی یەک لە دوایەکانی هێزە بە هەیمەنەکانی وەکو فەڕەنسا وەکو دۆلی ئەوروپی کە سەردانی هەرێمی کوردستانەکەن ینی لە پڕێکا بوو ئەمەش کە بەم شێوێ هەرچەنە ئەوە لە 2007 فەڕەنسا کە تعاملێکی فەرمی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە بەو جیاوازیە ینی لە هەرێمی کوردستانە هەرێم چۆن ئەوە پێگەیەکی نێودەوڵەتی وەرگرت. وەکو پێشتر بە ئاماژە بۆ ئەوە کرد کە هەرێمی کوردستان خاوەن پێگەیەکی جیۆپۆلۆتیکی و استراتیژی زۆر گرنگە لە ناوچەکەیە و ئەو پێگە و جوگرافی کە هەیەی ئەوەیە کە پردێکە لە نیوان بەستنەوەی تورکیا بە ئێران بە عێراق بە ناوچەکەیە هەر کەسێک تەماشای جوگرافی هەرێمی کوردستان کە بینێت چەقی ڕۆژهەڵاتی ناوڕاستە بۆیە هەموو لایەنەکان هەوڵی ئەوە دەدەن کە پەیوەندیەکی باشیان دۆستانیان لەگەڵ هەرێمی کوردستانە بێتە. جەنابەت باسی ئاماژت بە فەڕەنسا کرد. فەڕەنسا هەمیشە دەمێکە خەونی پاش ئەوەی لە شەستەکانەوە ڕۆژهەڵاتی ناوڕاستی بەجێهێشتووە. فەڕەنسا ئەوێت بگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ماکرۆنیشەوە بوون بگەڕێتەوە و هەنگاوەکانی یەک لە دوای یەکەکانی فەڕەنسا چ لە لوبنان چ لە مەسڕ چ لە وڵاتانی کەندا و بۆ هەمووی ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە فەڕەنسا ئەوێ بگەڕێتەوە و یەشێک لە دەواازەکانی کە ئەوێ بگەڕێتەوە لێ بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڕای من کە پێ ئەوان خوێندنەوەیەکی وان هەیە کە هەرێمی کوردستان لە بارترین شوێنە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە کە بگەڕێنەوە یەکەم شوێن پێیان هەبێت لە ڕۆژهەڵاتی ئەو ئەتمۆسفیرە ئەو جەوەشی فراهەم کردووە هەرێمی بەڵێ ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەزمونێکی دوور درێژ هەیە لە پەیوەندیەکان لە نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا لە ساڵی 92ەوە کە ئەوان لە ساڵی 91ەوە کاتێ خوا لێ خۆش بوو خاوسەری دانیال میتیران و فرانسوا میتیران جەوێکی دەستیان هەبوو لە جێبەجێکردنی ناوچەی دژەفڕین و ناوچەی ئارام بۆ هەرێمی کوردستانە و هەرێمی فەڕەنسا هەمیشە دەست پێشخەرێکی باش بووە لە ساڵی 2007 یەکەم وڵات بووە کە ئابڵۆقی لەسەر هەرێمی کوردستان ئاشکاند و لە ڕووی دیبلۆماسیەوە و بۆیە فەڕەنسا ئەوێت ئەم دەستکەوتانی بچنێتەوە ئەم پاشخانەی کە هەیەی لەگەڵ هەرێمی کوردستانە بەرهەمەکەی بچێنێتەوە و بۆیە فەڕەنسا شێکێکە لە وڵاتانی کە هەوڵی ئەوە ئەدات کە بگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەرێمی کوردستان یەکێکە لە دەواازەکانی بەڵام بەگشتی ئەمە باسی بەس فەڕەنساکەین بەڵام بەگشتی هەرێمی کوردستان تایبەتمەندێتی خۆی هەیە بۆ هەم بۆ گرنگی ئەو سەردانی دوێنێ بەڕێز جۆزی بۆڵتن کە سەردانی سێ سەرۆکایەتەکەی کرد ینی ینی جگەل لە ڕۆڵی فەڕەنسا کە بە درێژایی مێژووی لەگەڵ کووردا هەبووە ڕۆڵی دووەلی ئەوروپی بە تایبەتی کە جێگری کۆمیسیۆنی ینی ئەوروپا سەردانی جێگری کۆمیسیۆنی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان ینی لەم قسە و باسە دووبارە گرنگی ئەو سەردانانە خۆی هەمیشەی نۆسەر ئەو بابەتی کە ئەمە ئاماژەیەکە بە بایەخ و تێڕوانینی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان و تا چەندێک وڵاتانی زلهێز
وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژەڵاتی ناوڕاست چۆن بەبای خۆ دەڕوانە هەرێمی کوردستان و هەمیشە لە هەوڵی ئەوەدان کە برەو بوو پەیوەندیانە بدەن لە نیوان لەگەڵ هەرێمی کوردستان. مامۆستا میران ئەگەر ینی لە نێو قسە و باسەکە شتێک لە گرنگ بوو بێکە ناتبێتە نێو باسەوە وەکو دواقسە سپاسەکەم مەمنون سەبارەت بەوەی کە ئەوەی کە دەگوترێت کە لەسەر بایەخی هەرێمی کوردستان لەسەر ئەوەی کە ئەمریکا بە تەمایە بکشێتەوە لە عێراقدا و لە هەرێمی کوردستاندا. من پێم وایە بارودۆخی هەرێمی کوردستان زۆر جیاوازترە لە ئەفغانستانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئامادەسازیەوە بۆ ئەوەی کە بارێکی هاوشێوە بەداخەوە شتێک لە ڕێگەی سوسیال میدیاوە هەندێک کەس هەیە هەوڵی ئەوەی کە تەسویق بە بازارکردن بۆ ئەم بابەتە ئەدەن بەس ئەوەی تەنها بۆ ئەوەی کە وەهمێک و خەیاڵێک بۆ خۆیان دروستکەن کە ئەم پرۆژەیە مادەم لە فڵان شوێن ڕوویدا ئەبێ لە هەرێمی کوردستانیش ڕوو بداتەوە و منیش پێم وایە لە هەندێک وڵاتی دیکەشە گروپی هاوشێوە هەیە ئەڵێن لە ئەفغانستان ڕوویدا ئەبێ لە مەسریش ڕوو بداتەوە لە تورکیاش ڕوو بداتەوە ئەمە تەنها من پێم وایە تەشبیهێکی زۆر ناکامە و ناکامەڵ بووە کە ئەمیش یعنی تەنها خەونێکە ئەیانەوێت تەسویقی بۆ بازاری بۆ بکەن تەنها هیچی تر نییە. ئەجینا بارودۆخی هەرێمی کوردستان هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی استراتیژیەوە هەم لە تێڕوانینی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بۆ هەرێمی کوردستان زۆر جیاوازە وەک لە ئەفغانستان. دنیا سپاس مامۆستا میران حسێن وەکو مامۆستای زانکۆ یاخود پسپۆر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە لەگەڵمانە بووی. زۆر سپاس. زۆر بەخێراتی. خۆشەویستان و ئازیزانی ئەوەش تەندروست و کامەران بن.